کەمێک پێش سال لە ناحەی ڕزگاری ڕووداوێکی شێلان ڕوویدا ئۆتۆمبیلێکی بارهەڵگری دووتەنی دایکێک و دوو منداڵی شێلا. من ئێستا هاتمەتە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار لە قەزای کەلار. قسەم لەگەڵ ڕەفیق قادر بەڕێوەبەری نەخۆشخانەکەیان کرد، ئاماژەی بەوە کرد دوو منداڵەکە دانەیەکیان گیانی لە دەرزاوە، تەمەنی نزیکەی 2 ساڵانە. دایک و کوڕەکەی دیکەی تریش دۆخی تەندروستیان باش نییە، وەکوی بینن لە دیمەنەکانە ئامبولانس دابین کراوە. دایک و کوڕەکەی دیکە ڕەوانی نەخۆشخانەکانی سلێمانی یەکرێت. ڕووداوەکە کەمێک پێش ئێستا لە بەردەم کتێبخانەی گشتی ناحەی ڕزگاری ڕوویداوە. ئۆتۆمبیلێکی بارهەڵگری دووتەنی دایکێک و دوو منداڵی شێلاوە کە هەردوو منداڵەکە کوڕن. دەستبەجێ یەکێک لە منداڵەکان کە تەمەنی نزیکەی 2 ساڵان بووە گیانی لە دەستداوە. منداڵ و دایک و منداڵەکەی دیکەش هێنراونەتە نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار لە قەزای کەلار. وەکو ئەیبینن لە دیمەنەکانە ئەمبولانس ئامادە کراوە. دۆخی تەندروستی دایک و کوڕەکە ناجێگیرە، ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی ئەکرێت. ئەوەی بین لە دیمەنەکان لە نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژارە ئەمبولانس ئامادە کراوە کوڕ و دایکەکە ڕەوانەی سلێمانی ئەکرێت. بەڵێ وەکو باسم کرد کەسوکاری دایک و منداڵەکان پەیتا دێنە نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار. ڕووداوەکە نزیکەی نیو کاتژمێر پێش ئێستا ڕوویداوە لە بەردەم کتێبخانەی گشتی ناحەی ڕزگاری و بەهۆی ڕووداوەکەەوە منداڵێک گیانی لەدەستداوە و دایک و کوڕێکی دیکە بریندار و دۆخی تەندروستیان ناجێگیرە و پاشکەمێکی ڕەوانی نەخۆشخانەکانی سلێمانی ئەکرێن.